کوان ئەوانەی سەردەمانێک شکۆی شاخ و شار بوون. بۆچی لە پاراستنی نیشتمانەوە دەستیاندایە بڕەودان بە مافیاگەری و تاڵانی؟ جگەلەوانە ئیمڕۆنەتەوەی کورد خاوەنی هێزێکی پێشمەرگەی قارەمانی تێکۆشرا کەوا ڕۆژ بەڕۆژ لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیشەوە گەشە دەکات. یەکێتی نیشتمانی کوردستان ئەو حیزبەی سەردەمانێک بەناوهێنانی هەرچی بەعسی و دوژمن لە سلێمانی و دەوروبەری بوون ئەژنۆیان دەلەرزی، ئەو حیزبەی جێگەی شانازی نەتەوەیەک بوو چاوی هیوای گەلێکیان لەسەر بوو، ئەمڕۆکە لە سایەی قۆڕەخکاری و زەوتکردنی دەسەڵات لەلایەن قوباد و بافڵ تاڵەبانیەوە بە شێوەیەکی دیکە ناوی دەبرێت، چونکە کار و کردەوەیان لە خزمەت بە خاک و خەڵکەوە گۆڕا بۆ قاچاق، قمار و پارە بە هەدەردان لە ئەو شوێنانەی کە کەمترین قازانجیان بۆ خەڵک و وڵات نییە. Guys, a couple of phone bids. We got a couple people hovering on the phones. It doesn't matter if there's phone bids. نەک هەر قومارکردن و بەشداری لە مەزا دەکەن، بەڵکو گرنگتر لەوانە بە هەدەردانی سەروەت و سامانی ئەم وڵاتە وەکوو کانزە ژێرزەمینیەکان، مامەڵەکردن بە سنوورەکان و لە ناوبردنی هەزاران دەرفەتی کار بۆ گەنجان بەشێکی دیکەی ئەو قۆڕەخکاریەی کوڕانی مامجەلالە. ئەمە جیالەوەی ڕۆژانە بە هەزاران بەرمیل نەوت لە سنوورەکانی سلێمانی و لە ژێر دەسەڵاتی ئەوان بە قاچاق دەبرێت و دینارێکیشی بۆ شاری سلێمانی و بۆ خەڵکی ئەو ناوچەیە تەرخان ناکرێت. ئەوە سەیتەرەکەی سلێمانی تا سەیتەرەکەی عربەت هەموو تەنکەری ئێرانیە. باشە ئەوە سەیتەرەکەشمان خەریکە پێگەینەوە. سیرکە دوو ساید و سێ ساید خەڵکینە. سیرکە سایدێک دوان سیان سیارەی ئێرانی تەنکەری ئێرانی وەساوە. باشە ئێستا ئیتر لە سایەی قۆڕەخکاری بەرپرسانی ئێستایم حیزبەوە لە جیاتەوەی خەڵکی سلێمانی و ناوچەکە باس لە چیرۆک و قارەمانێتیەکانی کەسانێکی وەکو مامەڕیشە، حەمەڕەش و مامڕۆستان بکەن بە خەمەوە باسی سەرانە سەندنی بەرپرسانی ئەمڕۆی سلێمانی لە بازرگانان دەکەن. باسی چاو سوورکردنەوەی دژە تیرۆر لە خەڵک و هێرشی کۆماندۆ بۆ سەر کاسبکاران و کوشتنیان دەکەن. چی دیکە لەم دەبەرە کەس باسی شکۆکەی دوێنێ یەکێتی ناکات و بەلامار و کردەی مافیا و چەتەکانی بەرپرسانی ئەمڕۆیە و حیزبە سەردێڕی باس و خواستەکانی خەڵک و میدیاکانن.